کە بە شێوازێکی باش باسی گرنگی خاڵی وەرچەرخانی شوێنەوارە مێژوویەکانەکەین کە ئێمە هەمیشە لە هەموو ناوچەکانی کوردستانە چەندی شوێنەواری مێژوویمان هەیە و ئەم شوێنەوارە مێژوویانە چیان بۆ ئێمە کردووە چۆن ئەبێتە بەشێکی گرنگ لە ژیانی ئێمە لە داهاتوومانە چۆن نتوانین ئێمە شانازی بۆ بکەین چۆن ئەتوانین پارێزگاری لێ بکەین و چۆن نتوانین ئەو تیمانە کە کار لەسەر ئەم شوێنەوارانەکەن هەندێک لە شوێنەوارەکان لەلایەن ڕێکخراوی یونسکۆ کە ئەناسێنرێت و ئەچێتە ناو لیستی ئەوانەوە ئەما بێ بە شێوازی لە شێوازەکان پارێزگاری لێ بکەین ینی بە تایبەتی ئێمە ئەگەر زۆر جار باسی نمونەیە بکەین بۆ نمە باسی قەڵای هەولێر بکەین بە نمونە بیانینەوە ینی یونسکۆ هەندێک بنکەی خۆی لەوێ هەیە ینی بۆی پارێزگاری لەم شوێنەوارەکە مێژوێشی دێرینی هەیە ئێمە چەندی شوێنی کەمانەیە لە کوردستانی گەورەیە کامانە هەمووی ئەبێ بە باشی پارێزگاری لێ بکرێن هەم لە وەکو مێژوویەک بۆ میلەتەکەمان و وەکو شانازیەکیش بۆ میلەتەکەمان ئەبێ کاری لەسەر بکرێت بەڵام ئالەم نەوەندەیە تا چەند گرنگە بە شێوازێکی باش ئێمە دەستی ناوخۆی خۆمان کەسانی پسپۆڕی خۆمان باسی ناوەندە ئەکادیمیەکانمان کرد تا چەند گرنگە کەسانێکی پسپۆر بتوانێت بەرهەم بێنێت بیخاتە ناو کۆمەلگاو کە خۆمان کار لە سەشتەکانی خۆمان بکەین ئەو تیمان بیانیانەی کێن ئەی ئەوان چۆن فێری ئەمە بوون بێگومان ئەوانش لە ڕێگەی ناوەندە ئەکادیمیەکان و پسپۆڕیان وەرگرتو بە دوای ئەو شوێنانەیە ئەگەڕێن و پشکنی نەکەن تاوەکو بتوانن زانیاری زیاتریان دەستکەوێت جا ئێمە ئەمڕۆ زیاتر قسە لەسەر ئەماکەین و زیاتر قسە لەسەر ئەوە شەکەینەوەی کە سەرەتا خۆم خۆش ئاماژەمان پێکرد کە مرۆڤێکی نیاردەڵتاڵ لە دوای ئەو هەموو ساڵە ئێستا جارێکی تر ئێسک و پروسکێت دۆزرێتەوە ئەمە لە لای ئێمە چ گرنگی و تایبەتمەندی هەیە و ئێمە وەکو مێژوت بێ چۆن بتوانین شانازی پێ بکەین و ئەمە وەکو شارستانیت ئێمە مێژۆکەمان ئەوە ئەسەلمێنێت کە ئێمە شوێنەوارەکەمان شوێنەکەمان بپێ هەڵکەوتەی جوگرافی شوێنەوارێک بووە کە ئەتوانین بڵێن بە کۆنترینی تا بنین بۆ ئێمە لەسەرم بابەتە قساکەین بە میوانداری زۆر بەڕێز کەیفی مستەفا عەلی بەڕێوەبەری گشتی شوێنەواری کەلوپوری هەرێم کە بەڕێزیان ئێستا ڕاستەوخۆ لە ڕێگەی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە کە بتوانین کۆمەڵێک گفتوگۆ بکەین و کۆمەڵە زانیاری لێوەربگرین کاکەیفی سڵاو لێبێ و بەیانی و باش ئەگەر گوێبیستی منی سڵاو لە ئێوەی بەڕێز بەیانتان باش سپاس دەکەین کە ئامادەی لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە من پێم خۆش بوو سەرەتا لەوە دەست پێ بکەین لەگەڵ هاوکارم سەحەر تۆزێ گفتوگۆمان کرد لەسەر ئەوەی کە ئەم چەند ڕۆژە لەگەڵ دۆزینەوەی ئێسکی ئەو خانمە لە ئەشکەوتی شانەدەر کە باس و خواسێکی زۆری بە دوای خۆی هێنا ئێمە لەوانەیە وەکو میلەتی کورد ئەگەر لە پشکنینەکان بەردەوام بین خاوەنی شارستانیەتێکی زۆر کۆنین دۆزینەوەی ئەم ئێسک و پروسکە لە ناو یەکێ لە ئەشکەوتەکانی هەرێمی کوردستانە تا چەند گرنگی و تایبەتمەندی هەیە دەستان خۆش بێ پێشنێکی باشتان باس کرد دەربارەی من سەرەتا قسەکانم بەوە دەست پێ دەکەم ئەو گەلوونەتەوەی ڕێز لە کللتور و کەلەپوری خۆی نەگرێت ئایندە لە باوەشی ناگرێت بێگومان هەرێمی کوردستان یەکێکە لە ناوچە هەرە دەوڵەمەندەکان و هەروەها سەرەتای دروست بوونی پێگەی شوێنەواری و شارستانیەتی میزۆپۆتامیا و وڵاتی نێوان و ڕووبارە لە ماوەی 10 ساڵ ڕابردوودا ئەو کاری کنەوپشکنینانەی کە لە هەرێمی کوردستان بە ڕەزامەندی و هەروەها مۆڵەتدانی لەلایەن بەڕێوەبەرایەتی شوێنەواری هەرێمی کوردستان ئەنجام دراون پشتڕاستی ئەوەی کردوێتەوە کە سەرەتای شارستانیەت لە ئەو ناوچەیە لەو پێگە جوگرافیە کە ناسراوە بە هەرێمی کوردستان دەستی پێکردووە بێگومان هەرێمی کوردستان ئێستا لە ئاستی جیهانی چۆتە قۆناغێشکە لە بواری شوێنەوار و کەلەپورەوە چووکە لە 100 ساڵی ڕابردوودا ئەم ناوچەیە بە تەواوی فرامۆش کرابوو هەروەها ئەم کاری شوێنەواری زانستی شوێنەواری کە لێشی ئەنجام دراوە لە ماوەی ڕابردوودا لە 40-50کانی سەدەی ڕابردوو بە شێوەیەک بووە کە زۆر جار بەڵگە شوێنەواریانەی دەستکەوتون بە شێوەیەک لە شێوەکان ڕاستی مێژوویەکانی شێوێنراوە یاخود باس نەکراوە. باڵێ زانکۆی کامبرژی بەریتانی لە ساڵی 2014 یەکەم ڕێککەوتن لەگەڵیان واژووکرا بە سەرۆکایەتی پرۆفسۆری ناودار کە لە سەر ئاستی جیهاندا تەنها 26 پرۆفسۆر هەن کە پسپۆرن لە بواری مێژووی کۆن و مرۆڤی نیاندرتال
ئەم کەسا ساڵی 2012 بە سەردانێک هاتە کوردستان و سەردانی بەڕێوەبەرایەتی گشتوێنەواری هەرێمی کوردستانی کرد لەوێ باسی ئەوەی کرد کە دەیەوێ جارشکە درێژە بەکارەکانی پرۆفسۆری ئەمریکی ڕالف سۆلکی لە زانکۆی کۆلۆمبیا بدا کە لە ساڵانی 1950 تا 1960 کاری کنەوپشکنینی لەم ئەشکەوتە ئەنجامدا بوو و ئێمە ڕەزامەند بووین لەسەر ئەم بابەتە بەپێی ئەو مەرج و هەروەها ڕێکارە یاسایانێک کە پێویستە بجینە بەر بۆیە دوای ناردنی تەواوی ڕێکارەکان لە ڕێگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و فەرمانگەی چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ ئەنجامدا و ئەوان بەردەوام بوون لە کار تا گەیشتە ساڵی 2018 و گەیشتە سەرەتای خۆناغێکی نوێ کە دۆزینەوەی ئەم کە لەسەرەی مرۆڤی نیاندرتال بوو ئەم بابەتە بەڕاستی گۆڕانکاری نەوعی لە بۆچوونی زاناکان لەسەر ئاستی جیهان ڕوون کردەوە هەموو ئۆپسیارانێک کە بێوەڵام بوون وەڵام درانەوە و لە ڕووی زانستیەوە بە تەواوی ئەو بابەتە یەکلاکرایەوە کە مرۆڤی نیاندرتال ئەم تێڕوانینێک کە پێشتر زاناکان لە ئەنجامی لێکۆڵینەوە و کنەوپشکنەکان دەستیان کەوت بوو بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆجیا و پێشکەوتنی زانستی بواری شوێنەوار ئەم پرسیارانە هەموو وەڵام درانەوە لە دەربارەی بابەتی ژیانی مرۆڤی نیاندرتال کە ینی نیاندرتال دیارە کۆمەڵێک 23 زۆر لەم جۆرە مرۆڤە هەبووە و ئەمەی کە لە شانە دەربووە لە ڕووی ئێوە لە پێشینەکەش باسی ئەوتان کرد شێوەی ژیانیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەروها لە ڕووی ئەوەی کە بۆ یەکەم جار ئیسپاتی ئەوە کرا کە ئەم مرۆڤە بەو شێوەیە نەبووە کە تەنها بە شێوەی مرۆڤێک بێت تەنها لەسەر ڕاو ژیا بێ بەڵکو ئەم مرۆڤە بە شێوەیەکی کۆمەڵایەتی بەیەکەوە ژیاون هاوکاری یەکتریان کردووە هەروە خواردن و چەشتیان ئامادە کردووە ئاگریان کردوێتەوە وە کۆمەڵێک کە پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی و هەروەها دروستکردنی سەرەتەکانی شارستانێتەوە هەبووە ئەمە لە ڕووی زانستیەوە بەڕاستی کارێکی زۆر گرنگ بوو و وەڵامی هەموو پرسیارانێدایەوە دووەمیان لە باری ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان چ گرنگێکی هەیە ئەمە لە هەمووی گرنگترا بەتایبەتی دوای ئەو فیلمە دیکۆمنتاریەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی شوێنەواری هەرێمی کوردستان بۆ هەروەها مۆڵەتی پێدرا کە فیلمێش دیکۆمنتار لەسەر ئەو بابەتە دروست بکەن و لە نێتفلیکس بڵاو کرایەوە تەنها لە ماوەی 3 ڕۆژدا زیاتر لە 750 میلیۆن کەس و بۆ یەکەم جاریش لەم راپۆرتەدا ناوی کوردستان بە شێوەیەکی ڕاشکاوانە دێت کە ئەمە گرنگێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان و هەروها بە کوردستان بە شێوەیەکی گشتی و ئێوە لە قسەکانتان لە پێشینەکەدا باسی ئەوتان کرد کە ئێمە چەندین پێگەی شوێنەواری گرنگمان هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و هەروها کوردستانی گەورەش کە ناوچەی زۆر گرنگی شوێنەوارین و ئاماژن و هەروها بەڵگە شوێنەوارەکان پشتڕاستی ئەوە دەکەنەوە کە ئێرە لانکەی مرۆڤایەتی و لانکەی شارستانیەتی ناوچەکە بووە بە تایبەتی شارستانیەت کە لە دۆڵی میزۆپۆتامیا وەکو شارستانیەتی ئۆرکو و سۆمڕ و هەروها بابلۆ و ئەوانی کە بە دوایدا دێن بێگومان سەرچاوەکەیان لە هەرێمی کوردستانەوە بووە زۆر باش بەڵێ سپاس بۆ زانیاریەکانت جا ئێستا ئەم پرسیارە دروست ئەبێت کە ئەم تیمە کە ئەم ئیشەیان کردووە ماوەیەکی زۆری خایاندووە ئێسک و پرسکەکان بردووەتە دەرەوەی وڵات لە تاقیەکەکانی خۆیان کاریان لەسەر کردووە ئەوترێت ئەمەنە ئەم ئێسکە نەرم بۆتەوە ئەو وشەی کە لە ئاژانسی BBC بڵاوکرابەوە وتووی وەکو بسکویتێکی لاتوە خراپێتە چاوە ئەمەنە نەرم بۆتەوە کاریان لەسەر کردووە پتەویان کردوێتەوە دواتر کردویانە بە وێنەی سێڕەهەندی یەک تیمی گەورەش ئەم ئیشەی کردووە وەکو تیمەکانی مێژووناسی و با بڵێن ئەوەی کە لە بواری دۆزینەوەی ئێسک و پرۆسک و هەروەها با بڵێن ئاسەوارەکانە کارەکە لای خۆمان دۆخەکە ئیمکانیەتەکە و ئاستی زانستەکە چۆنە و ئەم تیمانەی ناوخۆ تا چەند توانیان هاوکاری تیمە بیانیەکان بن لەم پرۆسەیە بێگومان ئەم کارە بە هاوبەشی لەگەڵ بەپێ ڕێکەوتنێک لە نێوان زانکۆی کامبرجی بەریتانی و هەروەها بەڕێوەبەراتی شوێنەوار و بەڕێوەبەراتی شوێنەواری سۆران ئەنجام درراوە و شوێنەوار ناسەکانی خۆمان لە سنووری سۆر لە سنووری بەڕێوەبەراتی شوێنەواری سۆران
واروها بنکەی شوێنەواری مێرگە سوور واروها بە چاودێری بەشی شوێنەوار و کاروباری شوێنەوار لە بەڕێبەرایەتی گشتی شوێنەوار بەردەوام لەگەڵ ئەم تیمە هاوبەش بوونە لە کارەکانیان واوەکو ئەوەی ئاماژەت پێدا 75,000 ساڵ بەر لە ئێستا ئەم کە لەسەرا کە لەوێ بووە و پێدەچێت وەکو ئەو لێکۆڵینەوەی کراوە لە ئەنجامی بەربوونەوەی بەردێکیش لە ئەشکەوتەکە و کەوت بێتە سەری وەکو ینی لە ئەوەکەی باز دەکا وەکو پیتزایەک لێ هاتبوو ئێمە لە سەرتاوە کە لە سەرەتای دۆزینەوەی ئەوە یەکەم کەسکە زانیمان و ئێمە بووین واشەوەی هەرگرتنەوەی پێویستی بە پسپۆریەکە بوو کە پسپۆریەکە ئەوان پسپۆریەکان نەبوو دایان پۆشتەوە چووکە نەدەبوو نە هەوای پێکەوێ نەتیشتی بەرکەوێ تاوەکو پسپۆرێک تایبەت بە هەڵگرتنەوەی ئەم شێوازی ئێسکە پەیکەرا یان ئەم زمزمەی سەرە هەڵبگرێتەوە هاتن و هەڵیان گرتەوە و بە شێوەیە کە لە ناو سندوقێکدانرا بە هەمان شێوە نابوو نەهەوا ناتیشی بەرکەوێت بێگوان ئەم ئەگەر ئێمە باسی توانای خۆمان بکەین بەڕاستی توانای شوێنەواری لە هەرێمی کوردستان چۆتە ئاستێکی باڵا بەڵام بابەتی تەکنۆلۆژی و ئەو تاقیگانەی کە لەوێ هەن نەک لە کوردستان بەڵکو لە ڕۆژهڵاتی ناوەڕاستیش ئەم زۆر تاقیگانە و هەروەها ئەم زۆر پسپۆریانە زۆر دەگمەنن و نین و من وەکو باسم کرد یعنی بە تایبەتی پسپۆر لە هەموو جیهان لە بواری شارەزا لە بواری ژیانی مرۆڤینیان دەتال و تەنها 26 پرۆفیسۆر هەیە لەسەر ئاستی دنیا لەبەر ئەم پێداویستەکانی تەکنۆلۆژی لە مختبەری گەورە و وەروها پێشکەوتوو هێشتا ئێمە ماومانە ینی بتوانین ئەم زۆرە مختبەرانە هەتا لە زۆری کاربۆن چاردا ئەمە قورسە بۆ ئێمە و هەروەها نەک بۆ ئێمە دەوڵەتی عراق و هەروها وڵاتانی دەوروبەرشمان ئەم زۆرە مختبەر و ئامێرە پێشکەوتوانیان نیە بەڵام ئەومەی گرنگە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین خۆمان کاری شوێنەواری ئەنجام بدەین و شوێنەوارناسی زۆر باشمان هەیە تا لەسەر ئاستی هەر سێ زانکۆی سلەیمانی و سلاحەدین و دهۆچیش شارەزان و بە تایبەتی لە ئیدارەکانی شوێنەوار لە ماوەی ئەم ساڵەن ڕابردوو یەکێک لە تەورەکانی پلانی استراتیجی ئێمە ئەوە بووە کە پەرەپێدان بە توانای مرۆیی ئێستا چەندین ماستەر و دکتۆرە لە بوارە پسپۆری جیاکانی بواری شوێنەوار چونکە بواری شوێنەوار تەنها هەڵکۆڵینێک نییە بەڵکو پێویستی بە هاوکاری تاوی زانستەکانی دیکە هەیە لە بایۆلۆجی و کیمیاوی و هەروەها ئەنترۆپۆلۆجی ینی ژیانی مرۆڤناسی و تاقیگە و بەشێک لە ئەم کارێکە ئەوەی زانکۆی کامبرج لەسەر ئەم ئێسکە پەیکەرە بابەتی پزیشکی لایەنێکی گرنگ بووە لەو بابەتە کە تێدا ڕۆڵی خۆی بینیوە و بە تایبەتی ئەو دکتۆرە ئیما بەخۆی ئەنترۆپۆلۆژیستە و شارەزایە لە بواری DNA و بواری پزیشکی تایبەت بە و بابەتانە زۆر باشە کاکەیفی لەگەڵەوەی کە ئەزانین لەوانەیە لە ئێستا توانەکانی ئێمە نەتوانین بە پێویست ئەو تاقیگە گەورانەی کە لە وڵاتە پێشکەوتوانە هەیە ئێمە بتوانین لە هەرێمی کوردستان جێگیری دیکەین و بتوانین خۆمان کار لەسەر و بابەتانەکەین چکە ئێمە وەکو خۆشە ئاماژەی پێدا کە ئێمە خاوەنی کۆمەڵێک ئاسەواری زۆر کۆنی شوێنەواری زۆر کۆنین ئەگەر پشکنینەکان ئاوا بەردەوام بێ چەندین بەڵگەی تر بۆ ئێمە ئەی سەلمێنێ هەم لە ڕووی دۆزینەوەی ئەو ناوچانەی کە خەڵکی تیاژیاوە هەم لە ڕووی ئەوەی کە ئێستا ئەم ئێسکانە ئەدۆزرێتەوە کە مرۆڤەکان مێژۆکە یەگەڕێتەوە بۆ ئەوەنە 1000 ساڵ بەڵام ئایا چەند گرنگە ئێمەش لە ڕێگەی ناوەندە ئەکادیمیەکانمانەوە لە ڕێگەی زانکۆکانمانەوە ئەگەر جارێ توانای تاقیگەکەمان نیە با کادرەکانمان مامۆستا بەڕێزەکان خوێندکارە بەڕێزەکان لەگەڵ ئەم کەسە پسپۆڕانەیە لەو پشکنینانەیە هەماهەنگیان هەبێ بتوانن لەگەڵ یانابن بۆ لەبەر ئەوەی تۆ لە کرداریە زیاتر ئەزمون وەرەگری بۆ ئەوەی کە بتوانی خیبرەی باشترێت هەبێت چونکە ئێساگەر ببینی ئەو خانمە لە وڵاتی بەریتانیا و لە نێو زانکۆیەکە و پسپۆڕیەکی باشی هەیە هاتووە ئەو پشکنین و گەڕاناکە لەوانەیە لە ڕووی ئەگەر لە نێو ناوەندێکی ئەگاتمی لە ڕووی نەزەریەوە تۆ ئەمە بخوێنیت لەوانەیە خۆمان پێی بڵێن بابەتێکی زۆر وشکە بەڵام بە کردداری کە بەری کەوتیت ئەو کاتە ئەزانی کە چەند گرنگە و چەند تۆ شارەزایی لەو بوارەیە ئەدۆزیتەوە مەبەستە سەرەکیەکەی خۆم ئەوەیە ئێمە خۆمان وەکو کورد کادری باش پێ بگەێنین لە بواری شوێنەوارە لە بواری پشکنینە بۆی کە بتوانێت ئەمیش لە دوجارە سوودی هەبێ بۆ چەند کەسێکی کە
دەستخۆش بەڕاستی بێگومان ئەمە من ئاماژەم پێدا ئەمە پلانی استراتیجیمان هەیە لە بواری شوێنەوار بە تایبەتی لە ماوەی 6 ساڵ لە ڕابردوودا پلان استراتیجیمان داڕشت بەپێی ئەو پلانە ئێمە کار دەکەین و تەوەڕی سەرەکی پەرەپێدانی توانامرۆییەکانمان بووە و ئێمە کادیرەکانمان بێزگەلەوەی کە بە شێوەیەکی پراکتیکی لەگەڵ تیمەکان و ئێمە مۆڵەت نادێنە هیچ تیمێک تاوەکو ڕاهێنان بە کادیرەکانمان لە بواری مەیدانی لە مەیدانی کاردا ڕاهێنانیان پێنەکات وروها مشارکن لەگەڵیان بێزگەلەوە ئێمە نوێنەری تایبەتیشمان هەیە کە بەڕاستی چاودێری و مراقبەی بەڕێوەچوونی کارەکان دەکا کە و ئێمەش کۆمەڵێک مەرجشمان هەیە کاتێکە نوێنەرێکدا دەنێن کە چاودێری پرۆژێ بەڕێوەچوونی کارەکان دەکات دەبێت شوێنەوار ناچی شارەزا بێ هەروەها پێشینەی لەو بوارەدا هەبێ و ڕاهێنانی کردبێت اینجا و ئێمە بەردەوام ئاماژەم پێدا کە بەڕاستی ئێمە ئێستا توانامرۆیەکانمان لە ئاستێکی بەرزدایە لە بواری شوێنەوار و بواری شوێنەواریش تەنها بواری نەزەری نیە بەڵکو بەڕێزت ئاماژەت پێدا کە لایەنی پراکتیکی عملی زۆر گرنگە و ئەگەر لە بواری عملی ئێمە ئێستا چەندین شوێنەوار ناسەیە دەرچوی شوێنەوارە بەڵام زانیاریی ئەو تۆی نییە تاوەکو لە بواری پراکتیکی لە بواری کنەوە پشکنین وروها لە بواری پسپۆری جیاجیەکان ڕاستەوخۆ بەرکەوتەی نەبێ لەگەڵ ئەم بابەتە و بێگومان ئەمە بەشێکە لە ئاکەکانمان و وەکو باسم کرد و ئێمە پسپۆرەکانی خۆمان بە پسپۆرە جیاجیەکان نەک تەنها هەمویان لە بوارێک و بواری شوێنەوار کڕۆنلۆجیەکەی تەسەلسل زەمەنیەکەشی یعنی هەلو بوارەش ئێمە پەرەمان بە توانای شوێنەوار ڕاستەکانی خۆماندایە و ئێمە ئێستا کار دەکەین بە تایبەتی لە بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار لە ماوەی ساڵان ڕابردووە پلان استراتیجیماندانەوە لە هەموو ئاستەکان بەڵام ئەوەی گرنگە ئێمە چۆن بتوانین سوود لەم شوێنەوارانی خۆمان وەربگرین ئێمە ڕوپێویەکمان کردووە لە هەرێمی کوردستان زیاتر لە 6,000 ناوچەی شوێنەواری تۆمار کراوە ئەم 6,000 ناوچەی شوێنەواریە کە هەمویان زۆر گرنگن و یەکێک لە مەیزاتەکانی شوێنەواریەکانی هەرێمی کوردستان کە زوربەی قۆناغە مێژوویەکان یان شارستانیەتە جیاوازەکان لە خۆی دەگرێت کە ئەمە کەم هەیە لە سەر ئاستی دنیا لەوانەیە قۆناغێک لە قۆناغەکان هەیە بێ بەڵام لە کوردستان هەمووی هەیە و ئەگەر ئێمە ئێستا خۆشمان بەشی شوێنەوار لایەنی شوێنەوار لە هەرێمی کوردستان لە بەشی باشووری عێراق بکەینەوە لە شوێنەواری سۆمەر و ئەوانە بە تاکید ینی ئەڵقەیەکی ونبوو هەبوو جاران بەڵام ئێستا بەهۆی ئەو کارانەی کە شوێنەواری هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ئەنجامی داوە یعنی ئەم ئەڵقەونەیە پشتڕاست کرایەوە کە سەرچاوەی و هەروەها سەرەتای دەستپێکردنی شارستانی پێشکەوتەکەی دۆڵی میزۆپۆتامیا لە کوردستانەوە دەستی پێکردووە ئێوە چۆن بتوانین ئێمە بەڕاستی وەکو گەلێک وەکو نەتەوەیەک وەکو هەرێمێک لە عێراقدا بتوانین ئەمە بیکەینە سەرچاوەی داهات و هەروەها سەرچاوەی زیاتر ناساندنی شارستانیەتی ئەم ناوچەیە بە سەرجەمی مرۆڤایەتی و ئەمەشیان بە پێی پلانێک هەتا بۆ نمونە ئەمەی ئێستا کە لە بەردەستمانە ئەوەی شانەدەر ئێمە هەر بەڕێکەوتن لەگەڵ ئەم زانکۆیە پابندمان کردن بەوە کە دیزاینێک بۆ مۆزەخانەی ئایندا تایبەت بە مرۆڤی نیاندرتار کە لە ئەشکەوتی شانەدەردا ژیاوە ئامادە بکرێت و ئێستا کۆنسپتەکەی ئامادەیە و لامانە لە ئایندا تاوەکو کارێکنەوە پشتینەکان دەگات بە ئەنجام و ئێمە ئەم دەرخستەیە و بجێ پێویستشی بۆ پەیدا دەکەین کە بتوانین بیکەینە مۆزەخانەیەک سەرنجی سەرجەم خەڵک لە سەردەم دنیا ڕاکێشەوە کاتێک کە دێنەوێ بە شێوەیەک لە شێوەکان شارەزا بن بە دیتنی ئەم کارانەی کە لە مۆزەخانەکە پێشکەش دەکرێن و عرض دەکرێن بە تەواوی لە ژیانی مرۆڤی نیاندرتال و بیناسێت و ئەم هەم بۆ چوونە جیاجیانە بە تایبەتی کە لەلایەن هەندێک خەڵکان هەن کە بە پێچەوانەوە لە بابەتە زانستیەکە دەڕوانن پشتڕاست بکاتەوە و خۆیان بیبینن و من ئاماژە بەوە بکەین ینی کە بەڕاستی لە ماوەی ئەو چەند ڕۆژێک کە لە نتفلیکس بڵاو کراوەتەوە بە مەلاین کەس یانی ئەمەی دیوە ئەمە سەروەریشی گەورەیە و ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان و هەموو ئەو سەربازەونانەی کە لە پشتی ئەم بەدەتیێنانی ئەم دەستکەوتە گەورەیەن لە موسساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئیدارەی شوێنەوار وێڕای کەمی توانام پێداویستەکانی بەردەستی لە تاقیگە و هەروەها لە بینایە و هەروەها لە کەلوپەلی گواستنەوە ئەوانە بەڵام ئێمە
کۆڵمان نەداوە لەو بابەتە زۆر باش تێگەیشتین کە دەزانین ڕەهەندەکان و هەروەها ئایندەی ئەم بابەتە چۆنە و ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان خۆشبەختانە بەڕاستی لە ناوەندە ئەکادیمیەکانی دنیا بووینە خاوەنی چەندین سەرچاوەی زانستی ئەکادیمی معریفی کە ئەمانە خۆراکی دەیان ساڵی دیکە بەڵکو سەدان ساڵی دیکەن بۆ لایەنی زانستی شوێنەوار و کەلەپور لەسەر ئاستی. ئێستا هەر ناوێکە بۆ ئەم خاتوونەس دەستنیشان کراوە کاک کەیفی شانە دەرزیە واتە هەر ناوی ئەشکەوتەکەش نراوە لە خاتوونەکە. جا ئایا لە ئێستاە بە تەواوەتی کنەوە پشکنین لە ئەشکەوتەکە تەواو بووە و هەروەها ئایا شوێنی تر هەر جەنابەت باست کرد 6,000 شوێنی شوێنەوارمان هەیە بە پێی ڕووپێویەکەی ئێوە شوێنی ترتان دەستنیشان کردووە بۆ ئەوەی کە هەر لە کنەوە پشکنینەکانی تر کۆمەڵک ڕاستی تازە لەو شوێنانەشا هیوای لەسەر بێت بدۆزرێتەوە؟ بێگومان یان ئێمە چەندین شوێنەواری ئەمە یەکێکە تەنها لە ئەشکەوتەکان کە بەم شێوە کاری کنەوە پشکنین تێدا کراوە چەندین ئەشکەوتیکەمان هەیە ئەشکەوتی هەزار مێر ئەشکەوتە ڕەش پاڵە گەورە ینی ئەمانە هەمویان خۆناغا سەرەتاییەکانی مێژوو و شارستانیەتی ناوچەکە لێرەوە سەری هەڵداوە و ژیانی تێدا بووە و بێزگەلەوە ئێمە لەو 6,000 ناوچە شوێنەواریە ئەو شوێنانەی کە ئێمە کاریش لەسەر دەکەین بیان سازێنینیان تاهیلیان بکەین بەوەی کە لیستی کەلەپوری جیهانی تۆمار بکرێن لەوانە وەکو ئەشکەوتی شانەدار و هەروەها بێستان سوور و ئەوەی خنس جەڕوانە فایدا هەموو ئەوانە کاری لەسەر دەکرێت هەتا شاری ئامێدی و دەوروبەری کە کۆمەڵێک مێزاتی هەیە ئەمانە هەموو کاریان لەسەر دەکرێت بۆ ئەوەی لە لیستی یونسکۆ تۆمار بکرێن بێزگەلەوەی من لە میانەی قسەکانیشمدا ئاماژەم بەوەدا کە بەڕاستی هەموو پێگە شوێنەواریەکانی کە لە کوردستان کارێکنەوە پشکنینیان تۆمار کراون لەلای ئێمە کە ئێمە تەنها لە سەدا 36 خاچ هەرێمی کوردستانمان ڕووپێوی کردووە بەڵکو سەدا 54 هێشتا مایە و کلێنێکی گەورە لە بواری ئەوە هەیە کە ئێمە بتوانین کنەوە پشکنینێکی تایبەت بە ئەشکەوتەکان بکەین لە هەرێمی کوردستان چونکە خۆتان دەزان چیاکانی هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەندن بە چەندین سەدان ئەشکەوت ئەگەر نەڵێم هەزاران ئەشکەوت لەواندایە کە هەمویان پێویستیان بە کنەوە پشکنین هەیە و پێویستیان بەوەیە کە توێژنەوەیان تێدا بکرێ بێگومان ئەمانە کاری لەسەر دەکەین و پلانێکمان هەیە ئێمە پێی پلان کار دەکەین لە شوێنەوار بە شێوەی میزاجی نییە وەروەها یاسایەکمان هەیە و پێی ئەو یاسایە و ڕێنمایی تایبەتمان هەیە واروەها یاسا و مواسقە نێودەوڵەتیەکانیش بەشێکن لە کاری ئێمە کە دەبێت ئێمە پێیانەوە پابند بین و بەردەوامیش لە کۆنفرانسانێکە تا دوێنێ ئێمە تیمێکمان لە یونیتد کە دەربارەی ئەو تاوانەی کە بەرامبەر بە شوێنەوار ئەنجام دەدرێن چ ئەوانەی کە لایەن داعشەوە بووە چ ئەوەی کە لایەن بڵێن ناوچە لۆکاڵیەکان بەرامبەر بە شوێنەوار ئەنجام دەدرێن هەتا کارگەشتەوەی کە بڵێن ینی بابەتی شوێنەوار کاتێ دەست درێژی یان زیادە ڕووی کرێتە سەر شوێنەوار بخرێتە قالبی جینۆساید یعنی ئەمانە هەموویە ئەوەیە کە ئاماژەی ئەوەن کە لە سەئاست نێودەوڵەتیش گرنگ بە شوێنەوار دەدرێت ئەوەی ماوە لای خۆمان ینی حکوومەتی خۆمان شوێنەوار لە ئەولەویاتی کارەکانی دابنێ واروها ئەو پێداویستیانێک کە شوێنەوار هەیەی بۆ ئەوەی بتوانین سوودی لێوە بگرین زیاتر احتیمامی پێبدا و ڕاوێژ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بکرێت چونکە ئێمە دەبینین ینی زۆر تەداخولات هەیە لەولا ئەولا لە بابەتی شوێنەوار کە ئەمە کار و پلانی ئێمە شتێک دەدا زۆر باشە کاکەیفی وەکو دوا پرسیاری من بۆ بەڕێستان لەگەڵ ئەوەی کە ئێمە لەگەڵ گەڕان و پشکنینەکان و ئەم ڕێژە زۆرە شوێنەوارەمان هەبێت یاخود لەگەڵەوەی کە ئەم کەلەپورانە کە ئەدۆزرێتەوە تا چەند گرنگە لێرە ئێمە وەکو میلەتی کورد ئێمەش حەقی خۆمانە مافی خۆمانە کە ئەمانە بپارێزین و خۆمان شانازی پێوە بکەین ئەمەش لە ڕێگەی چیەوە بێ لە ڕێگەی مۆزەخانەکانەوە بێ لە ڕێگەیەوە بێ کە دەستگایەکی تایبەت دابنرێت تاوەکو لە هەموو ڕووە پارێزراویەکانەوە تایبەتمەندی تیا بێت بۆی کە ئەمانە جارێکی تر دوای ئەو پشکنینانەی کە لە وڵاتی دراوسێ بۆ یەکرێ بگەڕێتەوە نیشتیمانەکەی خۆمان ئێمە بتوانین شانازی پێوە بکەین ئێمە بتوانین خەڵکانێک لە وڵاتەکانی ترەوە سەردان بکەن بۆی کە ئەم ئاسەوارانە ببینن ئەم ئێسک و پرووسکانە ببینن کە ئێمە وەکو میلەتی خۆمان شانازی پێ بکەین ئێوە تا چەند لەگەڵ ئەویان کە کار لەسەر ئەم بابەتە بکرێ
ئەمە بەشێکە لە ئەرکەکانی ئێمە نەک کار لەسەر بکەین و کاریشی لەسەر دەکەین لەسەر ئاستی لەسەر ئەوەی کە چۆن بتوانین ئێمە نەک کۆمەلگای محلی خۆمان بەڵکو کۆمەلگای نێودەوڵەتیش ئاشناکەین بە شوێنەوار و کەلەپورەکانی بە شوێنەوارەکانی خۆمان ئەوەی گرنگە لای خۆمان کە بەڕاستی ینی خەڵکی ئێمە وشیار بێتەوە کە ئەمە سەرۆتێکی نەتەوەییە سەرۆتێکی قەومیە ئەمە بەرهەمی دێرینی ناسنامەی نەتەوەییمانە ناسنامەی مرۆڤایەتیمانە پێویستە ئەرکە لەسەر هەموو تاچێک چونکە ئەمە بەڕاستی ئەگەر باس لە پارێزگاری لە شوێنەوار و کەلەپورەکان بکەین بەتەنها بەلایەنی حکومی یان لایەنی ئیداری شوێنەوار ناکرێت بەڵکو دەبێت هەر کەسێک خۆی بە خاوەنی بزانێت و ئەمە ئەمانەتێکە لە بەردەستی ئێمە لە هەزاران ساڵ بەر لە ئێستا بۆ ئێمە ماوەتەوە هەمومان کار لەسەر بکەین و بە تایبەتی دەستگاکانی ڕاگەیاندن دەبێت ڕۆڵی بەرچاوتر بژێڕن لە زیاتر ئەوەکەوا خەڵک وا تێبگەین بە تایبەتی ئەو کەسانەی کە کەمتر بێ ئاگان لە بابەتی شوێنوار و کەلەپور و ئەوەی کە باسشت کرد هەموو ئەو پارچە شوێنەواریانەی بەر شێوێ لە شێوەکان دەبرێنە دەرەوە بە پێی یاسا واروە پێی ئەو ڕێکەوتنێک کە لە نێوان ئێمە ئەم تیمانەدا هەیە دەگەڕێنرێنەوە و لە مۆزەخانەکانی خۆمان دادەنرێن بە تەواوی بۆ ئەوەیە کاتێک کە کەسێک سەردانیان دەکا سەردانی مۆزەخانەکان دەکا و یان توێژنەوەی زانستی دەکا بە تەواوی زانیاریەکان ئەم پرۆسەی لەبەر دەزابێت کە توێژنەوە لە بابەتەکە کراوە و ئێمە سەرچاوێکی مۆزەخانەکانی ئێمە هەروها کۆگاکانی ئێمە بەڕێوەبەرایەتەکانی ئێمە هەموو شتەکانمان دیکۆمنت کردووە و بۆ هەر پێگەی شوێنەواری فایلیش تایبەتی هەیە کە تەواوی زانیاریەکان لەسەر ئەو کارانەی کە تێیدا ئەنجامدراوە بۆ سەردەمیش مێژووی دەگەڕێتەوە ئەنجامەکانی چی بووە وەڵگە شوێنەواریانەی کە لەوێن ینی چ توێژەر چ هاوڵاتی هەر کەسێک بێوێ لە هەر کاتێکدا دەتوانێت سەردانی بکەوە سوودی لێ ببینێت بەڵام ئێمە بەڕاستی تاوەکو ئێستا مۆزەخانەی ئاوامان نییە کەم بە تایبەتی مۆزەخانەی نیشتیمانی کە زۆر زەرورە لە هەرێمی کوردستان بنیاد بنرێ و ئێمە دیزایانی چمان هەیە بۆ بابەتە دیزاین نەخشەی چمان هەیە بۆ دروستکردن مۆزەخانەیەکی نیشتیمانی بەڵام بەردەوام ئەو خەیرانە دارانەیە کە لە کۆڵ ئەم وڵاتە نابێتەوە ڕێگر بووە لە دەستپێکردن بە بنیاتنانی ئەم مۆزەخانەیە و هیوادارم و ئێمە لە هەموو شارەکانی کوردستانیش هەمنەوە بەڕێوەبەرایەتیمان هەیە لە هەرنەوە بەڕێوەبەرایەتی زەوی دابین کراوە بۆ ئەوەی کە بتوانین مۆزەخانەی شیا و شایستە و مۆدێرن بۆ بابەتی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان دابمەزرێنین چونکە ئەمەلایەنیش زۆر گرنگە بە تایبەتی بۆ گەلانی هاوشێوەی ئێمە کە لە وڵاتێکی فێدرال و ئێمە هەرێمێکمان هەیە ئەو لایەنێک کە پێویستە حکوومەت واروها ئەم گەلا احتیمامی پێ بدات ئەوەیە کە لە احتیمام بەولایەنە بەلایانی کللتوری سەقافی واروها شوێنەواری بدات کە دەبێتە و زۆربەی زۆری ئەو برادرانەی کە لەگەڵ ئێمە ئیشەکەن ئەو بیانیانە باسی ئەوە دەکەن دەڵێن شوێنەوار و کەلەپور نەفتی دووەمی هەرێمی کوردستانە کە پێویستە ئێمە زۆر احتیمامی پێ بدەین و کاری لەسەر بکەین کە دەبێتە سەرچاوەی داهات و بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و بەرزکردنەوەی ئاستی و شاری و تێگەیشتنەوە شانازیکردنی تاچی کورد بە مێژوو ناسنامەی خۆی لە ڕابردوودا و پێویستە ئێمە لەسەر ئەم مێژوو ڕابردووە ئایندەی خۆمان سۆگەر بکەین من لە سەرەتا قسەکانشم ئاماژەم بۆدا هەرگەلوونەتەوەیەک مێژوو شارستانی خۆی نەزانێت ئایندە لە باوەشی ناگرێت. بەڵێ دەستەکانی خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز کەیفی مستەفا بەڕێوەبەری شوێنەوار و کەلەپوری هەرێم کامڕۆ ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بوو بۆ پێدانی ئەو زانیاریانە لەسەر شوێنەوار و گرنگی و تایبەتمەندی بۆ ئێمە و بۆ میلەتی کورد و کارکردن لەسەر ئەم بابەتە بەردەوامی هەبێت تاوەکو ئێمە شانازی بە مێژوو شارستانێتی خۆمانە بکەین. دووبارە سپاس بۆ تۆ.